ناسینی کورد لە ڕێگای کەسایەتیە جیهانیەکانیەوە. لەگەڵمان بن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە. نەتەوەی کورد لە سەرچاوە مێژوویەکاندا ڕوخسارێکی وای بۆ دروستکراوە کاتێک کە ئاور لە ڕابردوو دەدەینەوە شتێکی ئەو تۆ نەبینی کە شایانی باسکردن بێت. ئێمە کراوین بە خەڵکی ڕەوەند و بێنیشتیمان و ئەوەشمان وەکو ڕاستی پێفرۆشراوەتەوە. بەڵام کاتێ لە ڕێگای سەرچاوە مێژوویەکانەوە ئاشنای کەسایەتیە مێژوویەکانمان دەبین، ئەوە بە تەواوی شتێکی تر دەبینین. ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین چەند کەسایەتێکی جیهانی کورد بناسین، خەڵکانێک کە جێگە پەنجەیان لە ئاستی جیهاندا دیارە. ئەوەش بە ئامانجیەوەی کە ژیانی ئەو کەسانە ببنە پەنجەرێک لەسەر ڕابردوو پێمان بڵێن کە باو باپیرانمان چیان کردووە و چۆن ژیاون. یەکێک لەو کەسایەتیە جیهانیانە کە من خۆم زۆر پێی سەرسامم ئەبوو فیدای ئەیوبیە. ئەبوو فیدای ئەیوبی ناوی ئیسماعیل کوڕی عەلی کوڕی مەحموود کوڕی محەممەد کوڕی عومەر کوڕی شاهەنشا کوڕی ئەیوب بووە کە وەک سوڵتانێکی کوردی ئەیوبی حکومڕانی هەما بووە لە سووریای ئەمڕۆدا. ئەو لە ساڵی 1273دا لەدایک بوو و لەژێر ڕێکێفی مەملوکەکاندا سەرکردەی سەربازی بوو. دواتر لە ساڵی 1310دا کردیان بە حکومڕانی هەما. سەرەڕای ڕووخانی ئەیوبیەکان بەڵام زۆر لە میرانیان وەک دەسەڵاتدار کاریگەریان مابوو. هەر لەبەر ئەوەیە ئەبوو فیدا نازناوی ئەلمەلیک ئەلموئەیدی بە پلەی سوڵتان پێدرا بوو هەتا وەکو کۆچی دوایی لە ساڵی 1331دا حکمی هەمای دەکرد. هەرچەندە ئەم سوڵتانە حکومڕان و سەرکردەی سەربازی بووە، بەڵام دوو بەرهەمی هەیە کە گەورەترین کاریگەری بەجێ هێشتووە و لە ئاستی جیهاندا ناسراون. ئەوە وای کردووە هەر زوو پەرتووکەکانی وەربگێڕێنە سەر زمانی ئەوروپی. پەرتووکی یەکەمی بریتیە لە مختصەر فی ئیخبار البەشەر، واتە کورتەیەکی مێژووی مرۆڤ. ئەو لەو پەرتووکەدا بەپێی بۆچوونی ئەو سەردەمە مێژووی مرۆڤایەتی لە سەرەتاوە دەنووسێت تا سەردەمی خۆی و یەکێک لە باشترین پەرتووکەکانی مێژووە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە. ئەو تا ڕادێکی باش هاوسەنگ و بێلایەنانە پەرتووکەکەی نووسیوە و زانیاریەکانی ئاستی ڕۆشنبیری و توانای ئەو دەخەنە ڕوو. ئەبوو فیدا بە هەموو پێوەرێک کەسایەتێکی خوێنەوار و زانان بووە و پەرتووکەکەی لە سەرمێژوو پەرتووکێکی نایابە لە بوارەکەدا. بەڵام ئەوەی کە وای کرد ئەبوو فیدا بێ بە کەسایەتێکی جیهانی، پەرتووکەکەیەتی لەسەر زانستی جوگرافیا بە ناونیشانی تەقویم البولدان، واتە دەستنیشانکردنی وڵاتان. ئەم پەرتووکە ئەبوو فیدای کردە کەسایەتێکی ناسراوی جیهانی. هەر لەبەر گرنگی ئەم کارە بوو ئەوروپیەکان زوو وەریان گێڕایە سەر زمانی لاتینی و سوودیان لێوەرگرت. پەرتووکەکەی لەسەر جوگرافیا بە ناونیشانی تەقویم البلدان، واتە دەستنیشانکردنی وڵاتان، کارێکی جوگرافی جیهانی بووە لە سەردەمی خۆیدا. ئەوروپیەکان لە سەدەی 16ەوە کۆپیان هێناوەتە ئەوروپا و چەندین جوگرافیناز لە کارە زانستیە جوگرافیەکاندا سوودیان لەو کارە بینیوە. تەنانەت ئەو نەخشەی جیهان کە ئەمڕۆ لە بەردەستدایە و لەلایەن کەسێکی فلیمیشیەوە کێشراوە بە ناوی گێرارد مرکاتۆر، بەپێی بۆچوونی هەندێک لە توێژەران و بەراودی کارەکانیان ئەوان پێیان وایە لە کێشانی نەخشەکەدا میکاتۆر سوودی لە ئەبوو فیدا بینیوە وەک سەرچاوە. ئەم زانا کووردە لە هەندێک زانستی جوگرافیدا پێشڕەو بووە لە سەردەمی خۆی و ئاستی جیهاندا. ئەو توانوێتی بواری تیۆری جوگرافی و پراکتیکی بەیەکەوە ببەستێت. ئەبوو فیدا لە ئەوروپا و ڕۆژئاوا بە شێوەیەک ناسراو بوو
لە کاتی دانانی نەخشەی سەرمانگ و ناولێنانی شوێنەکانی وەکو ڕێزێک بۆ بەرهەمە تایبەتەکەی لە بواری جوگرافیادا شوێنێک لە سەرمانگ بە ناوی ئەوە ناونراوە ئەبولفیدا و دووریش نییە لە شوێنی فەیلسوفی فەڕەنسی دیکارتەوە لە سەرمانگ. ئەمڕۆناوی ئەم زانا کووردە لەسەر نەخشەی مانگ دەدرەوشێتەوە. لە هەمان کاتدا بۆمان دەردەکەوێت کە چۆن کاری زانایەکی کورد بۆ چەند سەدەیەکە لە ئەوروپا بووە بە سەرچاوێکی زانستی جوگرافی، بێ ئەوەی کە ئێمە بە تەواوی توانی بێتمان خۆمان بەو ڕاستیە ئاشنا بکەین و ئەبوفیدای زانای جیهانی بە خۆمان بناسێنی. زانا کوردەکان لە بواری جیاوازدا بەرهەمیان لە ئاستی جیهانیدا هەبووە. یەکێک لەو زانانەی تر ئەبوو حەنیفەی دینەوەریە. ئەم زانان کووردە نزیک 1200 ساڵ لەمەوبەر لە شارۆچکەی دینەوەر لە نزیک کرماشان لەدایک بووە. بەڵام مرۆڤ نازانێ ئەم زانایە بە زانای چ بوارێک ناوپێنێت، لەبەرەوەی بەرهەمی لە نزیکی 10 بواری جیاوازی زانستی و وێژەیدا هەبووە. دینەوەری ناوی تەواوی بریتێ لە ئەحمەدی کوڕی داودی کوڕی وەنەندی دینەوەری و بە ئەبوو حەنیفەی دینەوەری ناسراوە. ئەو لە شاری دینەوەری ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە لە نزیک کرماشان. لە ڕابردوودا دینەوەر ناوەندێکی فەرهەنگی گرنگ بووە لەبەرەوەی کە لەسەر ڕێگای بازرگانی بوو. ئەبوو حەنیفە ئەستێرەناس، ڕووەگناس، کشتتوکاڵناس، ماتماتیکی، زمانەوان، کەشناس، مێژونووس و لە چەندین بواری تردا بەرهەمی هەبوو. پەرتووکەکەی کتاب نەبات واتە پەرتووکی ڕووەک بە بەناوبانگترین پەرتووکە دێرینەکانی زانستی ڕووەگناسی سەردەمی ئیسلامدا دەنرێت. بۆ چەندینەوە پەرتووکەکەی بوو بەستاندەرد لە بوارەکەدا. بەڵام تەنها بەشێکی لە فەوتان پارێزراوە و من ئەو بەشەم بە زمانی ئینگلیزی لە بەردەستایە و کۆپیەکی لای منە. پەرتووکەکەی لەسەر مێژوو ئیخبارت تەواڵ دەنگ و باسە درێژەکە تەنها کارەتی کە بە تەواوی ماوە لەگەڵ بەشێکی کارە ڕووەگناسیەکەی کە پێشتر ئاماژەی پێکرا. هەندێک لە بەرهەمەکانی بریتین لە پەرتووکە ماتماتیکی و زانستیە سروشتیەکانی کە ئەمانن: كتاب الجبر والمقابلة، كتاب النبات، كتاب الكسوف، كتاب الحساب، كتاب المنطق. هەروەها پەرتووکە زانستیە کۆمەڵاتی و مرۆڤەکانی بریتین لە الأخبار الطوال، كتاب البلدان، كتاب الشعر والشعراء، أنساب الأكراد و چەندین پەرتووکی تر. ئەبوو حەنیفە جگەلەوەی کە ناوی باپیری وەنەند کوردی بووە، بەڵام یەکەم کەسە کە بناسرێت و مێژووی کوردی نووسی بێت. من دڵنیام پەرتووکی تریش پێش ئەو لەسەر کورد هەبووە، بەڵام وەک بەڵگە ئەوە کۆنترینە کە تۆماری هەبێت. پەرتووکەکە ناوی ئەنساب الئەکراد واتە ڕەچەڵەکەکانی کوردە و تا ئەمڕۆ بزرە کە هیچ دوور نییە بە مەبەست بزر کرابێت. دوای نزیکی 50 ساڵ لە کۆچی دوایی دینەوەری، ئەستێرەناس ئەو ڕەحمان سۆفی شیرازی فارس دەڵێت دەستگا ئەستێرەناسیەکانی ئەبوو حەنیفەی دینەوەری بینیوە و هێشتا لە سەردەمی ئەودا بەکاردەهات. لە ڕاستیدا ئەو دەستگایە تا 200 ساڵ دواتریش مابوو، دواتر بەهۆی مەغۆلەکانەوە لەناوچوون. ئەبوو حەنیفە بە هەموو پێوەرێک دەریای زانست بووە. مەبەست لەوەیە هەندێک جار کەسایەتیەکان لە بوارێکە تایبەتمەند دەبن، لە بواری وێژەیی یاخود زانستی. بەڵام ئەم پیرمەندە لە هەموو بوارێکدا خۆی تاقی کردەوە و بەرهەمی زانستی لە ئاستی جیهاندا بەرهەم هێناوە. بەڵام سەرڕای ئەمانە هەمووی هەندێک جار دەبینین کورد لە بواری چاوەڕوان نەکراودا کەسایەتی جیهانی هەیە. ئەو بوارش بواری مۆسیقا. زریاب ناوی تەواوی بریتیە لە عەبدولحەسەن کوڕی عەلی کوڕی نافع و نازناوەکەی زریاب بووە و ئەو لە ساڵی 1989دا لەدایک بووە. زریاب گۆرانی بێش، موزیکدانەر، موزیکژەن و ڕاوێژکاری پادشاهی بووە. ئەو قوتابیەکی بەتوانای ئیسحاق موسڵی بووە کە موزیکژەنێکی ناودار و پەسەندی خەلیفەی عەباسی سەدەی 8ەمی زاینی بوو و ئەویش بە کورد لە قەڵم دەدرێت. چیرۆکی زریاب و مامۆستاکەی سەرچاوەکان ئاماژەی پێدەکەن. خەلیفەی عەباسی داوا لە ئیسحاقی موسڵی دەکات کە زریابی قوتابی بهێنێت بۆ کۆڕی خەلیفە. زریاب لەوێ بە شێوەیەک گۆرانی بەعودەوە لێ دەدا کە خەلیفە عاشقی دەنگی دەبێت. ئەمە ئیسحاقی مامۆستایی دەخاتە حاڵەتی ئێرەییەوە و دواتر داوا لە زریاب دەکات کە ئەبێت بەغدا بەجێ بێڵێت.
زریاب لە ساڵی 1922دا بەغدا بەجێ دەهێڵێت و ڕوو دەکاتە ئەندەلوس لە ئیسپانیا. لەوێ لەلایەن عەبدوڕەحمانی دووەمەوە پێشوازێکی تایبەت دەکرێت. زریاب شوێنی خۆی لە ئەندەلوس دەکاتەوە و ناوبانگ دەردەکات. ئەو بوو بە سەرکردەی موزیک ژەنانی دیوەخانی پاشایی و موچەیەکی ماگانەی تایبەتی وەردەگرت لەگەڵ بەخشینی تردا. ئەو لەوێ داهێنانێکی گەورەی لە بواری موزیکدا کرد و وەکو لێکۆڵەرێ ئەندەلوسی ئاشنا کرد بە هەندێک لایەنی فەلسەفە، ئەستێرەناسی و زانستی پزیشکی. زریاب جگەلەوەی کە شاعیر بوو، ئەو ناسراو بوو بە زانیاریەکانی لەسەر جوگرافیا. تەنانەت ڕاوێژکاری پێکرا بوو بۆ پێشنیازکردنی گۆڕانکاری بناغەیی لە ناو کاژێڕی حکومڕانیدا و کاریگەری داهێنانەکانی لە ڕۆژئاوای ئەوروپادا بڵاوبوو بۆ. وەک پێزانینێک بە کاریگەری ئەو لەسەر موزیکی ئیسپانی، گیتارژەنی مەزنی ئیسپانی کۆچکرد و پاکۆ دیلۆسیە یەکێک لە ئەلبومەکانی لە ساڵی 1990دا بە ناوی ئەوە ناوناوە زریاب. من خۆم لە ساڵی 90دەکاندا فلامینکۆ لێدەری ئیسپانی پاکۆپێنەرم لە شاری لەندەن لە شوێنێک بینی و قسەمان کرد. کاتێک کە پرسیاری لێکردم خەڵکی کوێی، گوتم کوردم. یەکسەر کەوتە سەر باسی زریاب. من ئەو کات ئاگاداری زریاب بووم بە گشتی، بەڵام دەرکم بە ئاسی کاریگەری ئەو لەسەر مۆسیقای ئیسپانی نەکردبوو کە چۆن لە ناوچینی مۆسیقاژەنانی ئیسپانی ئەمڕۆدا بەو شێوەیە ناوبانگیە بوو. وەک دەبینرێت کورد لە بواری جیاوازدا کەسایەتی جیهانی هەیە، بەڵام ئێمە کێشەیەکمانێ، کێشەی خاوەنددارێتی. فارسەکان بەپێی سەرچاوە مێژوویەکان لەسەر کەنداو ژیاون، کەچی بێ هیچ سڵکردنەوەیەک خەڵکانی بێژووی سەرخاکەکەی ئێمە بە فارزە قەڵەم دەدەن و عەرەبیش لەوەدا هەمان شتی کردووە. بەداخەوە ئێمە هەتاوەکو ئەمڕۆ بەڕوونی ناتوانین خاوەنددارەتی لەو کەسایەتیە مێژوویانەمان. نمونەکان زۆر. لە وڵاتی ئێراندا بێ هیچ بەڵگێت سوورەوەردیەکان دەکەنە فارس و تەنانەت شەمسەددینی شارەزووریش. ئەگەر نەشیکەنە فارس، ئەوە پلانی دووهەم بەکاردێنن، دەیکەنە ئێرانی. بەڵام ئێمە ناتوانین بە خەڵکی سەرخاکی خۆمان بڵێن کوردەیان بەشێکە لە فەرهەنگی کوردی. لە ڕاستیدا هەر کەسێک لە ڕابردوودا لەسەر خاکی کوردستان لەدایک بێت و بەرهەمی نووسی بێت، ئەوە کارەکەی دەبێتە بەشێک لە فەرهەنگی کوردی. لەبەرەوەی ئەگەر لە 100% کوردیش نەبێت، لە ڕێگەی تێکەڵبوون بە خەڵکی کوردستانەوە ئەو بەرهەمەی داناوە، بە تایبەت لە ڕابردوودا کە بەهۆی نەبوونی ئامرازی پەیوەندیکردنەوە وەکو ئەمڕۆ، زیاتر کەسەکان پەیوەست بوون بە دەوروبەرە نزیکەکەیانەوە کە لەم حاڵەتەدا کوردستانە. یەکێک لە کەسایەتیە گرنگەکانی تر بەردەیسانە. بەردەیسان پیرمەند و فەیلسوفێکی کورد بووە کە لە ساڵی 154 زاینیدا لە باکووری کوردستان لە شاری ئورفە لەدایک بووە، واتە زیاتر لە 1800 ساڵ لەمەوبەر لەدایک بووە. ئەو فەیلسوف ئەستێرەناس، شاعیر، ئاینناس و نووسەری سرودی ئاینی کریستیانی بوو. ئەو سەرەتا کریستیان نەبووە و لە تەمەنی 25 ساڵیدا چۆتە سەرەوە ئاینە، بەڵام کاریگەری ئاینی ناوچەکە لەسەری دیار بووە. ئەو لە بنەماڵێکی دەوڵەمەندی ناوچەکە بوو و خۆی ڕاوێژکاری حکومڕانی شاری ڕۆها یاخود ئورفە بووە لە باکووری کوردستان. حکومڕانی سەرەکی لە سەدەی یەکەمدا لەو ناوچانەدا ئێزدی دووهەم بوو کە کوڕی پاشای هەزەبانی هەولێر بوو. ناوی بەردەیسان لە دوو بەش پێکهاتوو. یەکەم بەر و دووهەم دەیسان. بەشی یەکەمی وشەیەکی کوردی و سۆمەریە بە مانای بەرە. وشەکە لە زمانی ئارامیشدا بە هەمان مانا بەکارهاتوو، واتە ناوی ئەو بەرەی دەیسان بوو. لێکدانەوەی ئەو دوو وشەیە بە مانای بەرەی دەیسان هەموو سەرچاوە جیهانیەکان پشتگیری دەکەن. ئەم ناوە سەرنجی کریستیانێکی بنچە دهۆکی بە ناوی هورمس مینگانە بۆ خۆی ڕاکێشاوە، کاتێکە لە ساڵی 1916دا دەچێتە ناو ئێزدیەکان و ئەو دەڵێت خەڵکە کریستیانە سادە سریانی ئاخێوەکان لە گوندەکانی نزیک مووسڵ پێیان دەڵێن دەیسانایت، شوێن کەوتوانی بەردەیسان. ئایا تۆ بڵێ کە ئەمە ئەوە بگەێنێت کە ئەوان شوێن کەوتوانی ئەستێرەناسی ئێدێسا یاخود ئورفە بەردەیسان بوو بێتن؟ لە ڕاستیدا ئەم توێژەرە ئەومان بۆ یەکلایی دەکاتەوە کە ئەوانەی بە زمانی ئارامی دواون کە کریستیانەکانی کوردستان بوون لە ساڵی 1916دا ناوی ئێزدیەکان داسنی بە شێوەی دەیسەنایت گۆ کردووە. ئەو کاتەش سەردەمی بەردەیسان خۆی
ناوی بەردەیسان هەر لە سەرچاوە ئارامیەکاندا تۆمارکراوە. هەموو ئەگەرەکان ئەوە دووپات دەکەنەوە کە ئەم پیاوە داسنی بووە و ناوەکەشی ئەوە دەسەرمێنێت. جگە لەوەش یاقوتی حەمەوی نزیکی 800 ساڵ لەمەوبەر ئاماژە بە چیای داسنی دەکات وەک شوێنی نیشتەجێبوونی کوردی داسنی یاخود ئێزدی. واتە ئەو خەڵکی شارێکی کوردی بووە و ناوەکەشی هەر کوردی بووە بە شێوەی بەرەی داسن و بە ئارامی کراوە بە بەردەیسان. بەڵام ئەوەی کە کوردبوونی دووپات دەکاتەوە دەقێکە کە لە دژی نووسراوە لەلایەن کەسێکەوە بە ناوی حەسرەتی ئیفریم کە لە سەدەی 4 زاینیدا نووسراوە و خەڵکی شاری نووسەیبینی باکوورە. ئەو دوای ئەوەی کە هێرش دەکاتە سەر بۆچوونەکانی بەردەیسان ئەمجا دەڵێت لێکدانەوەی بۆ دەکردن و شتی لە زاراوەی بێتگەرمایی و لە زاراوەی ڕووها یاخود ئورفە دەهێنا. بێتگەرمای ڕێک وەرجێڕاوی ناوی گەرمیانە و لەگەڵ شاری ڕووها باسکراوە کە دووپاتی دەکاتەوە کە گەرمیانێکی باکووری کوردستانە. گەرمیان ناوچەیەک بووە لە باکووری کوردستان جگە لە گەرمیانی باشوور. جگە لەوەش ئەوە دووپات دەکاتەوە کە ناوەکە گەرمیان ئەو کاتەش کوردی بووە. کە ناوەکە کوردی بوو بێت بێگومان خەڵکەکەشی کورد بوون. هەندێک ئاماژەیە کە لە ڕووی بڕوای دوانەیەوە هاوبەشی فکری لەگەڵ پیشالیاردا هەبووە لەوەی کە بڕوای بە جۆرێک لە دوانەیی هەبوو کە تەواوکەری یەکتری بوون نەک دژی یەکتری بن. بەردەیسان دژی فەیلسوفە یۆنانیەکان بووە لە دوای ئەرستۆ کە پێیان وا بوو هەموو شتێک پێشتر لە چارە نووسرا و بۆچوونەکانی تێکەڵ بە ئاینی کریستیان و تێگەیشتنە عیرفانیەکان کردبوو کە لە ڕێگای سرودە ئارامیەکانەوە نووسی بوونی و بۆ سرودانش ناوباگی دەرکردم. ئەم کەسایەتیە کووردە شاعیر، زانا، ئەستێرەناس و فەیلسوف و دامەزێنەری قوتابخانەی فکری بەردەیسان بوو. بەردەیسان یەکێک لە فەیلسوفە گەورەکانی کووردە لە سەدەی 2 زاینیدا. سەرڕایەوە هەتاوەکو ئەمڕۆ بەردەوام پەرتووک لەسەر ئەم فەیلسوفە کووردە بڵاو دەکرێتەوە بێ ئەوەی کە کوردخۆی و جیهانیش ئاشنای ناسنامە کوردیەکەی بن. ناسنامەی نەتەوەی هەندێک لەم کەسایەتیە کوردانە بووە بەمای مشتومڕ لە نێوان نەتەوەی تردا. هەریەک لەم نەتەوانە دەیانەوێت ناسنامەیەکی درۆینەی بۆی هەڵبەسن و بەڵام ئەو کورد بوو و خۆشی کوردبوونی دووپات کردوتەوە. ئەو شاعیرە جیهانیە نیزامی گەنجەییە. نیزامی گەنجەی یان گەنجەوی لە ساڵی 1940دا لەدایک بوو و بە گەورترین شاعری داستانی ڕۆمانسیدا دەنرێت. ئەو لە شاری گەنجە لە ئازربایجان لەدایک بووە کە شارێکی زۆری نەکورد بوو هەتاوەکو سەدەی 11 لەلایەن دەوڵەتی شەدادی کوردیەوە حکوم دەکرا. ئێمە ناوە کوردیەکەی بەکاردێنین گەنجەی لەبەرەوەی کەسایەتی یارسانی کورد هەیە هەر بە ناوی گەنجەیەوە. گەنجەی بە گەورەترین شاعیر و پیرمەت دادەنرێت و کارەکانی ئاستی کارامەیی ئەو لە بواری فەلسەفە، شعر، ئەندازە، ئەستێرەناسی، جوگرافیا، موزیک، تەلارسازی، یاساناسی و منطق دەخەنە ڕوو. ئەو نووسەرێکی جیهانی بووە و خاوەنی چەند بەرهەمێکە کە بە فارسی نووسراون. بەداخەوە هیچ بەرهەمێکی کوردی پێ نازانێت کە زۆر ئەگەر هەیە هەی بوو بێت بە حکمی ئەوەی کە ناوچەی گەنجە ناوچەیەکی فەرهەنگی کوردی بووە. ئەو 5 بەرهەمی داستانی شعری هەیە کە بریتین لە لەیلا و مەجنون، خسرە و شیرین، حەفت پەیکار، شەرەفنامە و مەخزەن الئەسرار. ئەم بەرهەمانە هەمویان لە ئاستێکی ئەدەبی فکری زۆر بەرزدا. نیزامی کەسێکی سۆفی و خاوەن بیر و بڕوایەکی پتەی فکری بووە. زۆربەی کارەکانی ئاماژە بە دادوەری و بەها بەرزەکان دەکەن. نیزامی جگەلەوەی بەیەکێک لە کارامەترین کەسایەتی سەردەمی خۆی دادەنرێت لە بوارەکەدا، بەڵام ئەوەی کە ئەم زانا کووردە لەوانی تر جودا دەکاتەوە ئەوەیە کە خاوەن بیر و بڕوایەکی تایبەت بوو و نەیویستووە کە ببێت بە شاعیری دیوەخان و حەزی نەکردووە لە خزمەتی حکومڕاناندا بێت. دەبێت ئەوەمان بیر نەچێت کە گەنجە شارێکی کوردی بوو و لەژێر دەسەڵاتی کووردا بوو. سەردەمی ئەو تورکەکان هاتوونەتە ناوچەکە. ئایا ئەو هەڵسو کەوتەی پەیوەندی بەوە هەبووە کە نەیویست بێتە شاعری حکومڕانە تورکەکان یان نا ئەوە نازانێت. بەڵام زۆربەی سەرچاوەکان ئاماژە بەو هەڵسو کەوتە تایبەتەی نیزامی دەکەن کە دەگمەن بووە لە سەردەمی خۆیدا. بەهۆی بەناوبانگیەوە ڕەگەزی ئەم شاعیرە مشتومڕی زۆری دروست کردووە.
تورکەکان کە لە سەدەی 11 زاینیدا هاتوونەتە ئازەربایجان دەڵێن تورکە بێبوونی یەک بەڵگە، لە کاتێکدا کە فارسەکان دەڵێن ئێرانیە لەبەرەوەی کە ناتوانن بیسەلمێنن کە فارسە. ڕێگەزی ئەم شاعیرە بە سیاسی کراوە و چەند لێکۆڵینەوە و تەنانەت پەرتووکیش لەسەر ئەم مشتومڕە نووسراوە. نیزامی بەڕوونی لە شعرێکیدا دەڵێت دایکی کورد بوو ئەو دەڵێت گەرمادەرە من ڕئیسە کورد مادەر سیفەتانە پێشمەن مرد کە بە کوردیەکەی دەبێت بە کە دایکم ڕئیسەی کورد بوو دایکانە پێش من مرد و هەندێک بەوە لێکی دەدەنەوە کە دەڵێن دایکی لە خانەدانی کورد بوو، بەڵام ئەوەی کە هەمووی کۆکن لەسەری ئەوەیە کە دایکی کورد بووە. ئەو باسی باوکی نەکردووە لەبەرەوەی کە ئەو منداڵ بووە کە باوکی مردووە، بەڵام بێ هیچ گومانێک ئەو پەروەردەیەکی کوردی هەبوو لەبەرەوەی کە لەلایەن خاڵا عومەرە کوردەکەیەوە پەروەردەکراوە، جگەلەوەی کە پەیڕەوی مەسەبی شافعی کردووە کە کوردی موسڵمان پابەندی بوون لە کاتێکدا کە تورکەکان لەسەر مەسەبی حەنەفی بوون. جگەلەوەی کە ئەو دایکی کورد بووە و لای خاڵا کوردەکەی گەورە کراوە، بەڵام ئەوەی کە کوردبوونی دووپات دەکاتەوە ئەوەیە کە ئەو شاری لە دایکبوونی گەنجە ناوێکی کوردی مادیە و ماناکەی دەبێتە زێر و زیو. شارەکە پایتەختی دەوڵەتی شەدادی بووە کە لە سەدەکانی ناوەڕاستدا لەگەڵ ڕەوەندیەکاندا حکمی ئازەربایجانیان کردووە. ئەو لە شاکاری ئەسکەردەنامەدا شانازی بە کوردەوە دەکەوێتە ڕوو. گەنجەی لەو کاریدا ئاماژە بە پاڵەوانێکی کوردی مادی سەدەی چوارەمی پێش زاین دەکات کە هاوپەیمانی ئەسکەندەر بووە لە جەنگیدا لە دژی ڕووسەکان. ئەم شاعیرە یەکەم نووسەرە لە جیهاندا کە بناسرێت و ئاماژەی بە پاڵەوانێکی کورد بەمات کرد بێت لە سەردەمی دەسەڵاتی ئەسکەندەردا. نیزامی چەندین جار لەو داستانە شعریەدا ئاماژە بە میری کورد دەواڵی و ئازایی و جوامێری دەکات کە چۆن سەرکردایەتی جەنگاوەرانی کورد و ئەرمەنی کردووە شان بە شانی ئەسکەندەری مەقدونی. جگەلەوە ناوچەکە بە زۆرینەی کوردی مابوو و کاتێک کە کوردستانی سوور لە سەرەتای سەدەی 20دا لە ئازەربایجان دامەزرا، گەنجە بە ئاستەم لە دەرەوەی ناوچەی ئۆتۆنۆمی کوردیدا بوو. تەنانەت ئەو فارسیی کە گەنجەیی بەکاری هێناوە هێندە کاریگەری زمانی کوردی لەسرە کە هەندێک لە وشە کوردیەکان کە لە شعرەکانیدا بەکاری دەهێنێت فارسێک ناتوانێت لی تێبگات ئەگەر ئاشنای زمانی کوردی نەبێت. کاک عادل محەممەدپور لە توێژینەوەیەکیدا ئاماژە بەو ڕاستیە دەکات. بەو جۆرە هەموو بەڵگەکان دەڵێن کە ئەو کورد بووە، پەروەردەیەکی کوردانەی هەبووە و بە کوردی قسەی کردووە و لە شارێکی زۆرینە کوردیدا ژیاوە و لە دایک بووە کە بە درێژایی مێژوو کورد حکمی کردووە. ئێستا فارس و تورکەکان هەوڵ دەدەن کە ناسنامەیەکی درۆینە دروست بکەن بۆ کەسێک کە بە هەموو مانایەک کورد بوو. تەنانەت تورکە ئازەریەکان کە هیچ ڕابردوویەکی دێرینیان لە ئازەربایجاندا نیە، شعرێکی درۆینیان بۆ دروست کردووە کە هەموو سەرچاوەکان لەسەرەوە کۆکن کە شعری ئەو نیە و دروستکراوی نوێ. ئەمڕۆ تورکەکان کە خاوەنی هیچ ڕابردوویەکی دێرینین لە ئازەربایجاندا، پول، دراو، شەقام و ئێزگەی میترۆشیان بەناوەوە ناوناوە. گۆڕی ئەم زانا کووردە بووە بە مەزارگەیەکی گرنگ لە وڵاتەدا. بەداخەوە ئێمەی کورد نەک ئاشنای تەواوی ئەو شاعیرە نین، بەڵکو هەوڵێکی جدیش نەدراوە کە ئاشنای پاڵەوانە کوردەکەی ناو داستانەکەی دەواڵی بین. سەرڕایەوە ئەم زانا کوردە جیهانیە سەرچاوەکان پیان وایە کە کاریگەری لەسەر شاعیرانی عوسمانی وەک فزولی و ناوەیی و هەروەها جامی و کرمانی و دەهلەوی و تەنانەت ئاماژە بە کاریگەری لەسەر مەولانای ڕۆمی و حافزی شیراسیش دەکرێت. بەو جۆرە کەسایەتیە کوردە جیهانیەکان کە لە ئاستی جیهانیدا ناسراون و کاریگەریان هەیە، ناسنامەی نەتەوەییان بووە بە کێشە لە نێوان فارس و تورکدا کە ئەوان بە هیچ شێوەیەک خاوەنینی. ئێمەی کورد بەداخەوە بێئاگا بەو یاریەی کە بە فەرهەنگ و مێژومان دەکرێت هیچ هەوڵێکی جددیمان نەناوە بە ئامانجی خاوەندارێتیکردن لەم کەسایەتیە و ناسانی بە خۆمان. ئێمە کەسایەتێکی تری جیهانیمان هەیە کە لە شاری هەولێر لەدایک بووە. ئەم کەسایەتیە ناوی ئیبن خەلەکانە. یەکەم جار لە ژیانمدا کە کتێبی ئیبن خەلەکانم بەرچاو کەوت بە زمانی ئینگلیزی بوو. سەیرەکە لەوەدایە کە مێژووی ئەو پەرتووکە وەرگێڕاوە دەگەڕایە بۆ ساڵی 1843، واتە نزیکی 150 ساڵ لەمەوبەر خوێنەری ئینگلیز
دەرفەتی هەبووە کە بەو پەرتوکەی خەلەکانی ئاشنا بێت. ئیبن خەلەکان لە ساڵی 1211دا لەدایک بوو و هەرچەندە نازناوی شەمسەدینی پێدراوە، بەڵام ئەو خۆی دەڵێت کە ناوی تەواوی بریتیە لە ئەحمەد کوڕی محەممەد کوڕی ئیبراهیمی کوڕی خەلەکان کوڕی باوەک کوڕی شاکەڵ کوڕی حسەین کوڕی مالک کوڕی جعفەر کوڕی یەحیا کوڕی خالدی بەرمەکی بووە. زانای هولێری ئیبن مستەوفی دەڵێ کە ئەوان کوردن و بنەچەیان دەگەڕێتەوە بۆ گوندی خەلکانی نزیک هەولێر. ئەم ڕۆژە گوندە لە نزیک جوندیانەوە. جاران بە هەڵە وا دەزانرا خەڵکی خەلەکانی نزیک سلێمانیە. هەروەک لە ناوەکەیدا دەردەکەوێت یەکێک لە باو باپیرانی ناوی شاکەڵ بووە کە ناوێکی کوردی و ئیبن خەلەکان خۆی بۆ بنەماڵەی بەرمەکی گەڕاندوتەوە. ئەوە دووپاتی دەکاتەوە کە بەرمەکیەکان کورد بوون و ئیبن خەلەکان بنەچەی خێزانەکەی خۆی بۆ بنەماڵێکی گەورەی کوردی گەڕانەوە. سەرچاوەکان دەڵێن کە پێشمردنی باوکی لە تەمەنی 2 بۆ 3 ساڵیەوە باوکی خۆی هەوڵی فێرکردنی دا و دوایی لای خاتوونێک بە ناوی زەینەب کە دیارە کوردێکی ناوچەکە بووە خوێندوێتی. ئەم زانایە لە تەمەنی لاویدا لە نێوان هەولێر و مسڵدا بەردەوامی بە خوێندنداوە و دوایی لەگەڵ براکەیدا ڕوو دەکاتە شاری حەران و ئەمجا حەلەب. لەوێ لای چەندین زانای کورد دەخوێنێت. دواتر ئیبن خەلەکان ڕوو دەکاتە میسر و ماوەیەک دەبێتە یاریدەدەری قاسی گەورەی هەموو میسر کە ئەو کات کوردێکی سنجاری بووە بە ناوی بەدرەدینی سنجاری و چەند کارێکی تر لە میسر وەردەگرێت هەتاوەکو لە ساڵی 1261دا دەبێتە قازی شام و لە دیمەشق نیشتەجێ دەبێت. لە دیمەشق دەبێتە قازی گەورەی شافعیەکانی شام و بەهۆی کێشەی سیاسی ئەو سەردەمەوە چەند جارێک لەو پێگەیەدا لا دەبرێت و دادەنرێتەوە. دواتر ئیبن خەلەکان بۆ هەتایی لە ماڵەکەیدا بە گۆشەگیری دەمێنێتەوە و لە ساڵی 1282دا کۆچی دوایی دەکات و هەل لە دیمەشق دەنێژێت. سەرچاوەکان بە زانایەکی بواری یاساناسی و شارەزا لە زمان و ئەدەبدا باسی دەکەن. پەرتوکە بە نرخەکەی وەفیات العیان یەکێک لە باشترین سەرچاوەیە بۆ ناسینی کەسایەتی هەمەجۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئیبن خەلەکان لەو پەرتوکەدا هەموو تواناکانی لە بواری مێژوو، ئەدەب، زمان، ئاین، یاسا و چەند بوارێکی دەدا بەکار دەهێنێت و شاکارێک بەردەم دەهێنێت کە هەتاوەکو ئەمڕۆ باشترین سەرچاوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بواری ناسینی کەسایەتیەکاندا. بۆ جۆرە ئێمە پێشەوەی خۆمان ئاشنای ئەم زانا کووردە ببین، خوێنەری ئینگلیز لە ساڵی 1843دا پەرتوکەکەی ئیبن خەلەکانیان خوێنەوە. سەرڕایەوە ئێمە خۆمان بۆ مانگرین نییە و زۆر جاریش دەڵێن جا ئەوە چ پەیوەندیشی بە ئێمەوە هەیە. بەڵام بۆ ئەوروپیەک ئەوان پێیان وایە کە ئیبن خەلەکان پەیوەندی بەوانەوە هەیە. لە ئەنجامدا ئەوروپیەکان بەو حاڵەی ئەمڕۆی خۆیان گەیشتون و ئێمەش بەم حاڵەی خۆمان. زانای کوردی تری جیهانیش هەیە کە لە بوارێکی زانستی زۆر دەگمەندە لە ئاستی جیهانیدا ناسراوە. یەکێک لە کەسایەتیە جیهانەکانی تر ئەلجەزیری یاخود جزێریە. ئەم زانایە لە ساڵی 1936دا لە دایک بووە. ئەو ئەندازیار و داهێنەر و بیرکاری ناز بووە. ناوی تەواوی بەدیع زەمان ئەبولعیس کوڕی ئیسماعیل کوڕی ڕەزاس ئەلجەزەری بوو و بە یەکێک لە کەسایەتیە گرنگەکانی مێژووی ئەندازیاری و ڕۆبۆتی دادەنرێت. ئەلجەزەری لە ساڵی 1936دا لە ناوچەی جەزیرە و بۆتان لە باکووری کوردستان لەدایک بوو و ئەو لە بنەماڵێکی پیشەساز و ئەندازیارەوە هاتووە. سەرەتای تەمەن و خوێندنی جەزەری بە باشی بەڵگەی لەسەر نییە، بەڵام پێدەچێت لە بوارە جیاوازەکاندا خوێند بێتی، لەوانە بیرکاری و فەلەگناسی و ئەندازیاری. ئەم زانایە وەک سەرۆکی ئەندازیار لە کۆشتی حکومڕانانی دیاربەکر لە باکووری کوردستان کاری کردووە و لەوێدا ئامێری جۆراوجۆری بۆ کۆشکەکە و دەوروبەری دیزاین و دروست کردووە. جەزەری بە لێهاتووی ناوازەی لە بواری کانزا و دەرتاشی و ئەندازیاریدا ناسرا بوو و داهێنان دیزاینەکانی لەلایەن هاوچەرخەکانیەوە ڕێزێکی زۆری لێدەگیرە. بەناوبانگترین بەرهەمی جەزەری بریتیە لە پەرتوکێک بە ناوی پەرتوکی زانینی ئامێرە میکانیکیە داهێنەرەکان کە لە ساڵی 1206دا نووسراوە. ئەم پەرتوکە ڕێنمایەکی گشتگیرە بۆ ئەندازیاری میکانیکی و وردەکاری زیاتر لە 50 ئامێری تێدایە. ئەم زانا کووردە یەکێکە لە داهێنەرە هەرە بەناوبانگەکان و هەندێک لە داهێنانە دیارەکانی بریدین لە سەرەتای ڕۆبۆتی بەرنامە بۆ داڕێژراو.
جەزیری ڕۆبۆتێکی هاوشێوەی مرۆڤ دیزاین و دروست کردووە کە دەتوانرێت بەرنامەی دووبۆ دابنرێت بۆ ئەنجامدانی کۆمەڵێک ئەرک لەوانە پێشکەشکردنی هەندێک شت و ژەنینی مۆسیقا کە ئەمە بەسەرەتای ڕۆبۆت دادەنرێت. یەکەم دەرگاکەرەوەی ئۆتۆماتیکی جەزیری ئامێرێکی دیزاین و دروست کردووە کە دەتوانرێت بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دەرگاکان بکاتەوە و دابخات بە بەکارهێنانی تێکەڵێک لە گێڕ و بەکرە. کاژمێری ئاو جەزەری چەندین کاژمێری ئاوی دیزاین و دروست کردووە لە نێویانەدا کاژمێرێکی بەناوبانگ کە ڕۆبۆتێکی مرۆڤ و زەنگۆڵەیەک لێدەدا بۆ ئەوەی کاتەکە ڕابگەێنێت. پەمپ و ئامێری بەسکردنەوەی ئاو جەزەری جۆرەها پەمپ و ئامێری ڕاکێشانی ئاوی دیزاین و دروست کردووە لەوانە ئامێرێکی بەناوماک کە تێکەڵەیەک لە گێڕ و بەکرا بۆ بەرزکردنەوەی ئاو لە بیرەوە بەکاردەهێنێت. ئامێری مۆسیقا جەزەری ئامێری مۆسیقای جۆرا و جۆری دیزاین و دروست کردووە لە نێوانیاندا ئامێژنێکی ئۆتۆماتیکی بەو جۆرە لەوێدا ئەو زانست و هونەری تێکەڵ کردووە. کارەکانی جەزەری کاریگەریەکی بەرچاوی لەسەر پەرەپێدانی ئەندازیاری و ڕۆبۆت هەبووە و پەرتوکەی بە شێوەیەکی بەرفراوان لێکۆڵینەوەی لەسەر کرا و کاریگەری لەسەر جیهانی ئیسلامی و دەرەوەی ئەو جیهانەدا هەبوو. ئەوەی کە ئەو لە زۆر زانەکانی تر جودا دەکاتەوە ئەوەیە کە ئەم زانست و کردداری بەیەکەوە تێکەڵ کردو. هەندێک سەرچاوە لەوانە ئینسایکلۆپیدیای بەریتانی پێیان وایە کە ئەم زانایە ئەگەر هەیە کە کاریگەری لەسەر لیۆناردۆ داڤنچی هەبوو بێت و ئەو هونەرمەندە ئیتالیا سوودی لە کارەکانی جەزەری بینی بێت. ئەمڕۆ جەزەری وەک یەکێک لە کەسایەتیە گرنگەکانی مێژووی ئەندازیاری و ڕۆبۆتیک ناسراوە و کارەکانی بەردەوامن لە ئیلهام بەخشین و کاریگەری لەسەر ئەندازیاران و داهێنەران لە سەرانسەری جیهاندا. ژیان و بەرهەمی ئەم زانا کوردانە ڕابردوویەکی زێڕینی نێتەوەی کورد و ئاسی بەرزی خوێندنگەکانی ڕابردووی کوردستان دەخەنە ڕوو. ئەو خوێندنگەیانە توانیویانە خەڵک لە بواری جیاوازی زانستی و ئەدەبیدا لە ئاستی جیهاندا بهێننەکایەوە. بەڵام ئەمڕۆ ئەو سەردەم و جیهانە زێڕینەی کورد نەخۆمان و نەجیهان لێ ئاگادارن. لەبری ئەوە ڕابردوویەکی شێوا و بە خۆمان و بە جیهان ناسێنراوە. وەک دەبینین زۆر نین ئەو نەتەوانەی کە هێندەی کورد کەسایەتی گەورەی هەبێت خەڵکانێک کە خزمەتی مرۆڤاتیان کرد بێت. ئەم کەسایەتیانە لە بواری مۆسیقا، وێژە، ڕۆگناسی، جوگرافیا و چەندین بواری تردا دەرکەوتون. و هەر یەک لەم کەسایەتیانە پەنجەرەیەکن لەسەر ڕابردوو پێمان دەڵێن کە باو باپیرانمان چۆن ژیاون و ئێمە چین لە هەمان کاتدا بۆمان دەخەنە ڕوو کە چۆن بۆ مەبەستی سیاسی خۆمانیان پێناساندوین. من خۆم لە کۆڕی خوێنەواری کووردا بە مەبەست پرسیومە شانازی بە کام کەسایەتی کوردەوە دەکەن. ئەو کۆڕە سەرڕای ئاسی خوێنەواریان نەک نەیانتوانیوە ناوی چەند کەسێک بهێنن بەڵکو نەیانتوانیوە ناوی یەک کەسیش بهێنن. ئەمە نیشانی دەدات کە خۆنەناسین چ کاریگەریەکی نەرێنی لەسەر تاکو و کۆمەڵگەکەمان بەجێ دەهێڵێت. ئەم کێشەیە کە بووەتە هۆی دروستکردنی تاکێکی کوردی بێمتمانە بەخۆ. بەرنامەی خۆناسین دەرگ بەم کێشەیە دەکات و دەخوازێت بە بیرمان بێنێتەوە کە ئەوە ئێمەین دەبێت خاوەندارێتی لەم کەسایەتیانە و مێژوو داهێنانەکانیان بکەین. هەتاوەکو ئەوە نەکەین ناتوانین بیانکەین بە بەشێک لە مێژووی خۆمان و فەرهەنگەکەمانیان پێدەوڵەمەند بکەین. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.